سڵاو ڕێز بۆیەوە بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە لە خزمەت ئێوەی عەزیز داین بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ئەمڕۆی دووشەمە. سەردی ڕێگرنگترین هەواڵەکان بانگەوازی بایکۆتی هەڵبژاردن لەلایەن کۆمەڵێک لە قوربانیانی شۆڕشی ژینە، سەپاندنی سزای زیندان بەسەر یوسف حاجی خۆش لە شنۆ، پەرەسەندنی چاندنی خەشخاش لە پارێزگای کرماشان، ئاگرگرتنی دارستانەکانی شاری ئێلح لە باکووری کوردستان، ناڕەزایەتی کرێکارانی شاغڵ لە ڕێگەی ئاسنی قۆم، دەست بەسەرکردنی دوو شارۆمەندی بەلوچ لە خاش، یان لە دەستانی ژنێک بەهۆی تەقینەوەی مین لە سەراوان، سەپاندنی زیندان و سزای تەکمیلی بەسەر شارۆمەندێکی بەهایی لە ئیسفەهان. درێژەی هەواڵەکان بانگەوازی بایکۆتی هەڵبژاردن لەلایەن کۆمەڵێک لە قوربانیانی شۆڕشی ژینە. کۆمەڵێک لە برینداران و دەست بەسەرکراوانی شۆڕشی ژینە لە ساڵی 1401 تاویدا بە بڵاوکردنەوەی ڕاگەیاندنێک خوازیاری بایکۆتی هەڵبژاردننی سەرۆک کۆماری ئێران بوون. قوربانیانی شۆڕشی ژینە بە ئاماژە پێدان بە بێمانابوونی هەڵبژاردن لە کۆماری ئیسلامی، بەشداریکردن لەم هەڵبژاردنیان وەک شەریعەتدان بە سەرکوتگەری ڕژیم و چەندەیە هەڵاواردن و هەژاری ناوبرد. هەر بۆ بۆنەوە داوا لە خەڵکی ئازادیخوازی ئێران کراوە تاکو و شانۆی هەڵبژاردننی سەرۆک کۆماری چالاکانە بایکۆت بکەن. برینداران و دەست بەسەرکراوانی شۆڕشی ژینە ڕایانگەیاند کە دەنگی ئەوان بایکۆتی هەڵبژاردن و ڕووخانی کۆماری ئیسلامیە. سەپاندنی سزای زیندان بەسەر یوسف حاجی خۆش لە شاری شنۆ. یوسف حاجی خۆش ئەندامی شۆڕایی ناوەندی بەرەی یەکگرتووی کورد لەلایەن دەستگای قەزای ڕۆژیمەوە بە 3 ساڵ و 4 مانگ زیندان مەحکوم کراوە. لە ڕۆژانی ڕابردوودا یوسف حاجی خۆش هاوڵاتیەکی خەڵکی گوندی کۆنەقەڵای سەر بە شاری شنۆ لەلایەن دادگای ئینقلابیە و شارە بە سەرۆکایەتی دادوەر ئەنساری بە تۆمەتی هاوکاری لەگەڵ یەکێک لە حیزبە نەیارەکانی ڕۆژیم بە 3 ساڵ و 4 مانگ بەندکران مەحکوم کراوە. ناوبرا و ڕۆژی پێنجشەممە 13 گوڵانی ئەم ساڵ لە پەیوەندی لەگەڵ بەڕێوەچوونی ڕێوڕەسمی نەورۆز لەلایەن ئیدارەی تلاتەوە لە ماڵەکەی دەست بەسەر و ڕۆژی پێنجشەممە دەی جۆزەردان بە دانانی بارمتە 1 ملیارد تمەنی ئازاد کرابوو. پەرەسەندنی چاندنی خەشخاش لە پارێزگای کرماشان بە پێی هەواڵی گەیشتوو بەکرێ گیراوانی کۆماری ئیسلامی لە پارێزگای کرماشان دەستیان داوەتە چاندنی خەشخاش لە شارەکانی هەرسین، سەحنا، کەنگاوەر و ڕۆژهەڵاتی کرماشان و لەلایەن حکوومەتەوە پشتیوانی دەکرێن. بە پێی ئەو راپۆرتە دام و دەستگا پەیوەندیدارەکان بە ڕواڵات بەرەنگاری مادەی هۆشبەر دەبنەوە و لە ڕێگەی پرۆپاگەندای حکوومەتیەوە مەزرای خەشخاش لە ناو دەبن، بەڵام ڕۆبەرێکی زۆر لە زەویوزاری پارێزگای کرماشان بۆ چاندنی خەشخاش و بەرهەمهێنانی تریاک و هێرۆین تەرخان کراوە. دەست و پەیوەندەکانی ڕژیم کەشاوەرزان بۆ دەستەبەرکردنی داهاتێکی زۆرتر بەرەو چاندنی خەشخاش هانەدەن و چالاکانی مەدەنی و پارێزگایە دەڵێن کە کرماشان وەکو ئەفغانستانێکی بچووکی لێ هاتووە. ئاگرگرتنی دارستانەکانی شاری ئێلح لە باکووری کوردستان. ڕۆژی یەکشەممە 3 پوشبار دارستانەکانی ناوچەی ماوە لە شاری ئێلحی باکووری کوردستان بۆ جارێکی دیکە بەهۆی بۆردومانەکانی ئەرتەشی تورکیا ئاگری گرت. بە پێی راپۆرتەکان ئەرتەشی تورکیا بە بیانووی بەرەنگاربوونەوەی تیرۆر ئۆپراسیۆنێکی گەورەی لە پارێزگای ڕۆحا، مێردین و ئامەد دەست پێ کردووە. ڕۆژی ڕابردوو دارستانەکانی شاری ئێلح بۆ جارێکی دیکە پاش بۆردومانی فڕۆکەکانی دەوڵەتی تورک ئاگری گرت و هێزەکانی ئەرتەش ڕێگەیان نەدا خەڵگاگرەکە کۆنتڕۆڵ بکەن. ناڕەزایەتی کرێکارانی شاغڵ لە ڕێگەی ئاسنی قۆم. ڕۆژی یەکشەممە 3 پوشبار کرێکارانی شاغڵ لە بەشی ئەبنیەی فەنی ڕێگەی ئاسنی قۆم بۆ جارێکی دیکە دژ بە دۆخی خراپی مەعیشەتی ناڕەزایەتیان دەربڕی. کرێکارای ناڕازی خوازیاری زیادکردنی ئاستی هەقدەست و مەزایە بە پێی هێڵی هەژاری، دابینکردنی بیمەی دەرمانی، تەزمینی ئەمنیەتی پیشەیی، پێدانی هەقدەستە دواخراوەکان، وەلانانی شیرکەت و پەیمانکاریەکان و چاکسازی لە ژیان و مەعیشەتیان بوو. دەست بەسەرکردنی دوو شارۆمەندی بەلوچ لە خاش. ڕۆژی دووشەممە 2 پوشبەر دوو شارۆمەندی بەلوچی خەڵکی خاش بە ناوەکانی ئیقبال ڕێگی تەنها
تەمەن 20 ساڵ و ئەمیر حسێن میر بەلوچزەهی تەمەن 17 ساڵ لەلایەن ئیدارەی اطلاعاتەوە دەست بەسەر کران. بەپێی راپۆرتی حاڵوەش، ئیدارەی اطلاعاتی شارستانی خاش بەبێ بەڵگەی قەزایی ئەو دوو شارۆمەندەی دەست بەسەر کردووە. تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە هیچ زانیاریەک لەسەر هۆکاری بەندکران و شوێنی ڕاگیرانیان لە بەردەستدانی. گیان لەدەستدانی ژنێک بەهۆی تەقینەوەی مین لە سەراوان. ڕۆژی هەینی یەکی پوشپەڕ ژنێکی بە ساڵەچووی کۆچەری بەلوچ بە ناوی مێهربیبی سیاهانی لە کاتی ئاژەڵداری لە ناوچەی پەتکوکی سەراوان بەهۆی تەقینەوەی مین گیانی لەدەستە. بە وتەی چالەکانی بەلوچ، ناوچە سنووریەکانی بەلوچستان لەلایەن سوپای پاسدارانەوە مین ڕێژ کراوە و 20 ڕۆژ لەوەبەر شوانێکی مێر منداڵی بەلوچ بە تەقینەوەی مین گیانی لەدەستا بوو. هەروەها مانگی ڕێبەندانی ساڵی ڕابردووش منداڵێکی تەمەن 11 ساڵ بەهۆی تەقینەوەی مینی چێندراوی سوپای پاسداران لەسەر ڕێڕەوی سوختبەران لە کاڵاگان گیانی لەدەستا بوو. بانکرانی دووبارەی محەممەد حەبیبی بۆ دادگای ئینقلابی شەهریار. محەممەد حەبیبی وتەبێژی کانونی سنفی معالیمانی تاران ڕۆژی یەکشەممە 3 پوشپەڕ بۆ جارێکی دیکە لەلایەن دادگای ئینقلابی شەهریارەوە بانکێشترا. ئەو چالاکە سنفیە لە مانگی خاکەلێوەی ساڵی 1402 هەتاوی بە بیانووی دەربڕینی ناڕەزایەتی لە ئازژاراویکردنی قوتابیان دەست بەسەر و مانگی بەفرانباری هەمان ساڵ بە تۆمەتی ئیژماع و تەبانی دژ بە ئەمنیەتی وڵات دادگای کرا. ئێستا محەممەد حەبیبی بۆ جارێکی دیکە سەبارەت بە هەمان دۆسیە بۆ دادگای ئینقلابی شەهریار بانکێشت و ڕۆژی 9 پوشپەڕ خۆی بەو ناوەندە قەزاییە دەناسێنێت. پەروەندەسازی ناوەندە ئەمنیەتیەکان بۆ عاتفە ڕەنگڕێز لە تاران. عاتفە ڕەنگڕێز بەندکراوی سیاسی پێشوو و چالاکی مافی ژنان و کرێکاران بۆ جارێکی دیکە بەڕێوەڕووی چەندی تۆمەتی ساختە لەلایەن دام و دەستگا ئەمنیەتیەکان بۆتەوە. ئەو چالاکە کرێکاری و مەدەنیە لە پەیجی تایبەتی خۆیدا ڕایگەاندووە کە ناوەندە ئەمنیەتیەکانی ڕژیم ناوبراویان بە پێکێنانی گروپ بۆ مەبەستی تێکدانی ئەمنیەتی وڵات، تەبلیغ دژی نظام و بڵاوکردنی پرۆپاگەندا بۆ تێکدانی بیر و ڕایگشتی تۆمەتبار کردووە و ئەبێ خۆی بە دادسەرای گشتی و ئینقلابی تاران بناسێنێت. عاتفە ڕەنگڕێز پێشترو لە ڕێکەوتی 11 گوڵانی ساڵی 92 هەتاوی هاوکات لەگەڵ ڕۆژی جیهانی کرێکار و لە کاتی بەشداری لە کۆبوونەوەی کرێکاران لە بەردەم مەجلیسی ڕژیم لەگەڵ چەند چالاکی دیکە دەست بەسەرکرا بوو. لە هەواڵێکی دیکەدا دەستگای قەزای ڕژیم بە فەرمانی ستادی ئیجرایی ئیمام پەروەندەی تازەی بۆ مەریەم ئەکبەری مونفەرێد بەندکراوی سیاسی ساز کردووە و بڕیاری بە زەوتکردنی داراییەکانی ئەو بەندکراوە داوە. کوژرانی ژنێک لەلایەن هاوژینەکەیەوە لە خۆڕەماوە. ڕۆژی یەکشەممە 3 پوشپەڕ پیاوێکی خەڵکی خۆڕەماوە هاوژینە پێشوەکەی لە مەتەبی هەڵسەنگانی ئاستی شنەوایی لەو شارە بە چەک کوشتووە. بە پێی زانیاریەکان قوربانی لە یەکێک لە شەقامەکانی شاری خۆڕەماوە مەتەبی پزیشکی بووە و لەلایەن هاوسەرە پێشوویەکەوە بە چەک کوژراوە. بکوژەکە تەمەنی 46 ساڵ بووە لەلایەن پۆلیسەوە دەست بەسەر و 2 دەمانچەی لێزەوت کراوە. و دوایین هەواڵمان سەبارەتە بە سەپاندنی زیندان و سزای تەکمیلی بەسەر شارۆمەندێکی بەهایی لە ئیسفەهان. ئارەش نەبەوی شارۆمەندی بەهایی خەڵکی ئیسفەهان لەلایەن دادگای ئینقلابی ئەو شارە بە 10 ساڵ زیندان جەریمەی ماڵی و زەوتکردنی داراییە شەخسیەکانی مەحکوم کراوە. بە پێی حکمی دادگای ئینقلابی ئیسفەهان ئارەش نەبەوی بە تۆمەتی ئەندامەتی لە دەستە و گروپی نایاسایی بە مەبەستی تێکدانی ئەمنیەتی وڵات بە 5 ساڵ زیندان، بە تۆمەتی چالاکی تەبلیغی دژ بە شەریعەتی ئیسلام بە 5 ساڵ زیندان، پەرداختی 50 ملیۆن تمەن جەریمەی ماڵی، قەدەغەی سەفەر بۆ دەرەوەی وڵات و زەوتکردنی داراییە شەخسیەکانی مەحکوم کراوە. بەڵێ بینەرانی خۆشەویست گەشتی هەواڵەکانی ئەمڕۆتان پێش کات و ساتێکی خۆش بۆ بدەن.